بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بۆ هیوایی ئاوادان بێ خۆشی بۆ دڵەکانی ئێوە بێنێ. خۆشەویستان، بۆ بانیە زووە لە دەڤەری خۆشناوەتین و لە گوندی مێرگەسەر. مێرگەسەر بۆ خۆی گوندێکی جوانی دەڤەری خۆشناوەتیە. تەمەناوەکەین ئینشاڵڵا ئەمڕۆ ئێمە بتوانین جوانەکانی گوندی مێرگەسەر پیشانی ئەوەی خۆشەویست بدەین. گوندی مێرگەسەر کەوتۆتە سەر ڕێگای سەرەکی نێوان خەلیفان و ناحیە خەلیفان و واروەها ناحیە بێتواتە، یاخود خەلیفان و ناحیە حاجاوە و هەروەها بۆ خۆی لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیە بێتواتەیە، ئەگەر چی تەنها ڕەنگە 2 تا 3 کیلۆمەتر لە ناحیەی بالیسان دوور بێ. خۆشەویستان، هیوادارم ئێوە لە بەرنامەکە ڕازی بن، با پێکەوە ئەمڕۆ لە گوندی مێرگەسەر بین. فەرموون. کاک نەوزاد، سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا. بەخێری قوربان، بەخێر بێ. سپاس دەکەم. مەمنونین، سپاس دەکەین. جەنابەت کاک نەوزاد شوانی وانە؟ بەڵێ شوانم. بەیانی زوو کە هەڵسای ئەبێ چی بکەیت؟ وەڵا بەیانی زوو ئێستا کە نوێژەکەین و نان و چا خۆین و زەیدی مەڕەکەی ڕائدەین ئەڕۆین تا نیوەڕۆیان سعات 9 دا ناینەوە. ئێستا بینم ئەڵێ مەڕەکە ڕادێن، بەس مەڕ و بزنت هەیە، هەر بە عام پێ گوترێ مەڕ ئەڕوا. ئارێ وەڵا تۆ پێم بڵێ زۆر دوورەکەویتەوە؟ بەخوا ئەچما وتیایی نووسەچی تا دەوری سعات 9 دا ئەنج دێمەوە بێرەکەین و تا سعات 1 ڕائەوەستیت و کە بێرتان کرد ئایان دۆشن وانە؟ بەڵێ. ئەی کاروبەرخەکانیان تێبەرەدەن؟ ئەو کاتی هاتەوە بێرن کت کاروبەرخش تێبەرەدەین و دوای ساوایەکەی گرینەوە ویدیش ئەڕوە دەگەداچێت تا ئێواری نایەتەوە. ینی کە هێناتەوە لە پێش ئای دۆشن ئەنجا کاروبەرخەکانیان تەبعا ئەگە بێر نەکرێ کاروش بەرخەکە بە شیری تێکەچیت. ئێستا شیر چۆنە؟ لە چووە؟ ینی مەبەستم شیر هەیە ئێستا؟ کانگەی شیری مەقسەد دوای جانە منی شیریش کەمە بیتەوە وردە وردە. باشە کاک نەوزاد، ئەو شیرە چی لێکەنەوە؟ هەر کەینە ماست. بەس ماست؟ ئارێ وەڵا ئەگە بای خواردن خۆ بیکەینە پەنیرەگەنە هەرێکەینە ماستەمە. لە نێوانی مەڕ و لە نێوانی بزنە کامیان شیریان باشترە؟ بزن شیری باشترە، بەس شیری مەڕ خۆشترە. بەڵێ. لە زۆر شوێن مەڕەکان نادۆشن لەبەر بەرخەکان. ئارێ وەڵا ئەمەش خەراوی بەرخە ساوابی نایدۆشین. کاک نەوزاد، تۆ بەرخی نێر و مێت حتمەن هەیە، نێرەکان چی لێکی؟ وەڵا نێرەکان ئەوەی بمەقسەد ڕای بگرین و بەرانەوەی دیشای فرۆشتین چی لێکی؟ ئەو بەرخەی کە بۆ بەران هەڵێگریەوە ئەبێ چ جۆرە بەرخێک؟ وەڵا هێجا کامەت پێ جوانبی ئەو یەجێڕیەوە. ئەهرێ وەڵا بەرانەکە بە درێژایی ساڵ لەگەڵ مەڕەکانان؟ بەڵێ دەگە مەڕەکەیدا. ئەی چ کاتێک تەگە و ئەوانەکە؟ وەڵی جان لە مانجی سوار بەولایەوە مەقسەد لە هەموو شوێنێک نا، بەس لە مانجی سوار بەولایە مەڕدێتە بەرانە جە بە شوێن و مانتیقا گۆڕدرێ. جاوە ئێستا من قسەیەک هەڵم کرد وتم تەگە، ئێستا خەڵک بزن بێت من ئێستا ئەکسەر بینەرەکانم پێم وەڵە دەڵێن کاکە مەڕ نابێت بە بەرانێ دێتە تەگە. ڕاستە. تا چەند لەو ژانێ ڕازی؟ وەڵا حەمد و سەنا لەخوای زۆر لێی مرتاحم. چونکە تۆ گەنج عادەتەن حەزی لە حیواناری نییە؟ وەڵا هەیە من هیوایەتیتم. کاک نەوزاد، کەی مەڕەکانت بڕیوەتەوە؟ وەڵا پێرێشەیە. ئارێ وەڵا بە شەون زۆ بڕکرد. ئەو بۆ بە شەو جۆ بڕکرد؟ ئەو جەماعاتە گوتیانم بە شەو نەبی هەمووشی من شوان بوون نیان نەتوانی بە ڕۆژ بێن. تۆ ئێستاش برینگ بەکارێنی؟ ئارێ وەڵا هەر برینگە لێرە.
خوا گەورە سەلامەتێک یاخوا ئێستا حتمەن حیوانەکان بەرە دەیوەنێ دێ فەرموو ئەتوە منە دیتیوە وانیا تەلەڤیزیۆن مادیتی تۆ بەرنامەکەی منت پێ خۆشە والله زۆرم پێ خۆشە هەر زۆر متابعاکەم هەرێ والله زۆر باشە تۆ پێم بڵێ بزانم ئێستا لەم مێرگە سەرەی چ دەکەی والله هیچ ناکەم نا والله جێت خۆشە شکر بەڵام زێمی خۆشە بەرا من الحەمدلله وەزعەکەم تەواوە زۆرش ماغار لایە بە عمری خۆم زۆر ئاغاردایە جا من ویستم با بزانم قەدیم چت کردووە لێرە قەدیم قەدیم لێرە هەتا لێرە بووم قارچاقسی بم عیب نەبێ قارچاقسی توت نموتن بارە کرد لۆ قەرازی لۆ کەندێناوەی لۆ مرچیەی سەفەری بەدەد نێران و بە هەستان و بە حەفتان ئەو کاتەی توتن قەدەغە بوو قەدەغە بوو جیرابای ناکوژراین زارەچێ بە تایارەیان گرتین بە تایارەیان گرتین توتنیە لێستاندین ئارسیۆ پیرانە هەیە دێ دەوانی منتقی منتکانە ئەلە وێندران ئەمە بە تایارەی گرت توتنی وتنیان لێستاندین بەرە بەخۆیان بەرداین توتنتان ئەو کاتە لە وڵاخی دەنا توتن هێسرانە هێسرن هەبوون هێسرن هەبوون توتنە بردا خراپەی ئەکردنە بتێ کەرکوچێ خراپا لە وێندەیە دامە سەرگەڕان توتن نەبرد لە وێندەرێ لێرە باری بەدەد نێران بەبەسمەوە بوو توتنەکەی ئێرە بوو توتنەکەی یان خۆن بووی خۆ توتنەکە لەو منتیقەی ئەیان کڕی ئەودا مەسلۆ بارەکردن بە پارەن برد دەوێندرێ ئەو کاتە توتنیش بە دەرەجە بوو نازانم ممتاز بوو نازانمەوە چی بۆندار هەبوو بێشەما هەبوو فەقی عوێس هەبوو ڕەشۆکی هەبوو بیتوێن کەس ناکڕی و بیتوێنی خراپ بوو ئەبەرا ئێرە توتنی چاکی لێ بوو بابزان بۆ خۆشت سیخارت خواردووە نەم خواردە ناوەڵ عجایبە و لە گوندی بوو بیت و ئیشی توتنێت کرد بێ و سیخارش نەکێشا بێ وەڵای شتێکی باشە قەت ناوەڵ تۆ پێم بڵێ ئەی جگە لە کاری توتن و ئەوانە چیتر ئیش و کاری عالمە لێرە فەقیری بوو عالمە توت نەکرد پیوازیان نەکرد دەغریان بڕبڕا کرد عادی دەغری کم لێە بەرامەیان کرد بە کمی هەبوو باە خۆی بوو هەبوو باە نەدات و ئەیان کرد ئەوی وا کڕی بای باری گەن من لەدەست لێرە دیناوە لێرە نەخوارد لێرەوە بەکوێدا ڕۆشتن بە ئێستر ئەوە چیوەیە بە سێدا چوینە سکتان لە سکتان ئەچوینەوە ڕووباری جەلی لە ڕووباری جەلیە چوینەوە کن کرۆژی گوندەکایە کرۆش لە کرۆژی بە سیای کرۆژداوە بینە چوینەوە تەکەوری لە تەکەوری ئەچوینەوە گۆمەشینێ لە گۆمەشینی ئەچوینەوە بایزاغە و شاخە پیسکە و ئەوانە ئاوا بووین لە ڕووباری شرغەی لۆشی و پیرانێ وە سەر دێدەوانەکەتین لۆ دوو شیوانێ لە دوو شیوانێ بە خوارێ دەبە بە شەو ڕۆی باینە ئەودا لە زاردەی قوشتەپەنەدا ئەپەڕینەوە و لۆ زۆر گەزراوی لۆ کەندێناوەی لۆ قەرازی با پرسیاری ئەوە بکەم زانم ئێوە وەختی خۆی لێرە وراختان ناڵە کرد بەرێ نارنەکە ناربان تاوی لە چیوێ ئازەفسەی ناربان لە چیوێ بوو دەستیش و پاشویتان ناڵە کرد ئەوە نارەکان ناماینە ئەوە نارەکان ئەوتە ئێوە ئەو جۆرە ناڵە سادەتان لێدایە ئەوەی نەوعەکانی تریش کە گۆیەکان هەبوو تا لێرە بووین نارە سەر بە بانەکە لێدا نارێ شەختێن لێ نادا ئێستا هۆرێ بەرامۆکی هاتوێ حدود نەکەرەمە قوماشن دینە لە زەنجێ هێسرن نارەکردن بەو ئەنەکان ئەوە ناریە سەهۆڵێنەوەنە نارە سەهۆڕێنێت تا هەر نەزەلی بەوانە نارە کرد هیچ جارێک وڵاق لەقەی لێ نەداوی بەرێ وەڵڵا بەرێ وەڵە زۆر ئارێ وەڵڵا بە زۆری لە قاچێدا ئەگەر لە قاسیدا باچنەوە بەرە لە زجیدا بە عیب نە لە زجی زۆر خەتەر بوو بابزانم تۆ وەختی خۆی هەر ئێسترت هەبوو لە وڵاخە بەرزەیە ئەی ئەسپ و ماین و ئەم بەرا کەم ئاغرب هێسێ چونکە هێسە لۆ باری 16 ساعتانە ڕوە 16 حەسب 3 ساعتان 4 ساعتان بە ساکە ڕوە دوایە ئەکەوی بەرا بەو 3 ساعتانە ڕێ زۆریە بڕی چونکە لە هێسرێ بەغافرە ڕوە مام خار جاران کە شایان دەکرد شایی کە بووچان نەگواستەوە
ئەسپیان دێنا و غارغارێنە بوو غارغارێن لكن ما ونبو لكن ما مع او هسبيلي نبون غارغاران نبيبكن برام هركسا ري دور باردين سبيكان سوال يسريبونو لدو بوشي لبيش بوشي روشنو بوشيش بوكو بربوشيش لدو بون بوشي سوالي ما ينكرابو بربوشي سوالي يسرشيو بو باولو ماولو او نوني بوشي لبن وانا تشيبون لبن بربوشي بربوك لسر او انا سوار ابو باوەڵی تەنەکە هەبوو باوری تەنەکە لو صندوق دار لە كران مستەفا هەمارە خدی خەزارە بوو لە زێوەی صندوقی دایرەکردنەوە نەک ڕسم مسمۆکەی بەسبغی لێدان و ئەوانەی لێدان و کابراچوو بۆ دوو دنیاران بەسێ دنیاران صندوق دینە و صندوق بوو چار پێچکەی پێ بوون عادی ڕاوەستا و باشە ئەڵێن وەختی خۆی زاوا جاری وا ئەوە فەقیر بووە ڕانگ و چۆخەڵی لە خەڵکی قەرز کردووە تاکو زۆر بوو کابرا لۆشن خواست نێچوو ڕانگ و چۆغری لە کەسە وەرەگرتن سپەنجی لە کەسە وەرەگرت شەدەمەدەی لە ئێشلیکە وەرەگرتن ئەوە زۆر بوو وەچی داتۆش لێ نەستانەوە ئەگەر ناوی گوندەکانی دەوروبەری ئێرەم دراوسەکانتانمان پێ بڵێن جیرانەکان ئەوە بالیسانە ئەوی دی کانی بەردە ئەوی دی شێخۆستانە ئەوی دی بێراوەیە ئەوە دەی شیرێ سەرەیە ئەوە دەی شیرێ خوارەیە سماقە و هەنجیرە دەبن زێوەینە زێوەیە هەرتەلە بێتواتەیە ئەندێکە ئەنگۆزە ئامانجە شکارتەیە دێتەوە شکارتەی دیکەیە شکارتەی نوێ وەرێ نواوێ مەلۆکە چیوەیە دەراش ئەوە ئەمە لە بینی هەمانی ئەمە بابزانم هەمووی خۆشناون هەموو خۆشناون بەری هەموو خۆشناون بلکە فاتمە سەلام عەلیکوم سلام بخيرات زۆر بەخێری تۆ بابزانم هەرمەکەت بەبیر دێ مداری هەرم پێمە و مداری هەرم ئەدیکو بابزانین هەرمەک ئەو وەختی خۆی دێکی قەرەبارق بوو دێکی قەرەبارق بوو وەڵڵاهی زۆری قەرەبارق نەبوو لە عالەما زۆر بووە ئەدیکو باشە وەختی خۆی لە هەرم چێ چتا نەکرد لە هەرم شێن حەیوان هەبوون سێرن هەبوون سپەینانی دات نێرە کەسابەت نەکرد وەشنان نەخوا سپەینان ژن و پیاوداتی نێرە زادەکردن دەروی و ئبژار نەکرد و ئەشتی هەنەکرد هەرمەک پێچێ ئەرزوو ئاوشتیی وای لێ نەبوو بە زرع شینایەتی لێ بکەن متکن لەوێ نەبوو ئیلا خانی هەبوو خانی هەبوو هەر خانی هەبوو باشە ئەی کەی خەڵک هاتۆتە مێرگە سەرێ مێرگە سەری بابی من پێشە معالمی خوادا خانی لێرە کرد ئەم لە مالە باوی خوب مچخانی کرد باشە ئەو کاتە هەرمەک مابوو کە هاتن لێرە خانوتان کرد مابوو کوتت بابی من یەکەم کەس بە خانووی کرد بخان لێرە کرد یەکەم کرد باشە لەکوێ کرد بووی هەر لە سەعر خانی هەیوانە ئەو ناجوونە شینە لەوێندا کرد بابی من باشە ئەی دوایی وردە ماڵ هاتن دەوەدا عالەمەکە هەموو هاتە خوارێ و هەرمتی سۆتا و حکوومەتی سۆتان و عالەمەکە هەموو هاتێرە ئەی باشە ئەو کاتێک کە گوندەکەی سووتاند و ئێوە چوونە مجەماعی شکارتە ئەوانە ئەو کاتە لە هەرم چێ بوون لە هەرم چوین یعنی دوایی ئەنجا هاتنەوە سەنگە سەر مێرگە سەرتان ئەفو مێرگە سەرتان هات نێرە خانی لێرە کەم عالەمی تۆ بابزانم لێرە چیتان کردو ئیشوکار چیتان کرد ئیشوکارن قەدی من منالم گەنم نەکرد زۆ نەکرد نۆک نەکرد توتن نەکرد تێر و حەیوان هەبوون ئەشتی هەنەکرد حتمما مەشکەت هەبووە و تێگەشت مەژاند حەیوان مەدۆشین تێر مەدۆشین نان مەکرد مندای سام هەبوو توتن مەچاند هەمووش مەکرد باشە توتن زۆر بە زەحمەت نەبوو بەێ بە زۆر بە زەحمەت هەڵە شوێن دەبوات سام باو دەبوا کاتەن کرد با زۆتەن کرد با پێمردی ئێستا ئەڵەن ژیان بە زەحمەتە بەس باشە ئەو کاتە بە زەحمەتتر نەبوو ئەلان ژیانی بە زەحمەتە ژیانی ئانی بە زەحمەت نەی خۆشە بەرەم هەدیم بێخەمتر بووین جامە بەسم ئەو کات بۆ بێخەمتر بوون بێخەمتر بووین ئەو کشن گوتنە نەبوو ئۆفرایان نەبوو عالەم هەموو بۆچی برایان بوو گوندەکە ئیتەبا بۆچی برایان بوو پلکە فاتمە بابزانم دینداری ئەو کاتە چۆن بوو وای دینداری چاڵ دینی خۆ نەکرد و ئەو هەندێک خوای لۆوانە کرد وازبکردن ئەن کرد و خەڵک نوێژ و ڕۆژی دەکرد ڕۆژی نەکردن و هۆتۆبیرم بێ ڕۆژیمان کرد هۆتۆبیرم بێ ئەلحەمدولای ڕۆژیم نەتوانجە ئەزانم ئێوە چەرمەسەری و ژیانێکی ناڕەحەتتان زۆر بەڕێ کردووە وەختی خۆی تارە داهاتنە گوندەکان ئەو کاتە هاتۆتە ئەو کاتێک کە ئێوە لە هەرم چێ بوون تارە هاتۆتە و منتیقەی تارە هەموو ڕۆژێدا سا هەرم چێ عیب نەبی ئەچوینە کوونە شاخان حتا نوێژە مەغریبێش داتینە پارنانەکەن ئازەکردنان نەکرد و سپەینە بیانە چوینە کوونە شاخان لەبەر تارەی ڕۆژێ تارە هاتن و تارە هاتن عیب نەبی هەویرمە کرد نانی بکەم
نانی الکۆمیش لەسەر هەوێری بووم دەنجەی تایارەی هاتەمی 6 مندار هەبوون هەنجید 6 هەبوون مری خۆی تایارە هات لێیدا کوڕیشم ئی گەورە بوو کتۆ دەرێ گوتی ئۆ بەدو ئامیشە خۆ حافیزت بی خادت لەوێ نەبوو چوو بووە تازەکی لە زێوەی تایارە هات لێیدا خانی ماری ئاستایی سەروابن کرد خانی ماری قادر ئازەوڵە سەروابن کرد ئەی ماری قادر ئازەوڵای 7 کەس لێ مردن ماری ئاستاهی 6 مردن ئێمە کوڕی من وەبەت کرد ئەی مارەکەدی 16 کەسی کوشتن خالیان خۆش بیا 16 کەسی کوشتن هەنجینەکانی شتایە راوانێک بوو هەموو عالمی خوا تا 16 قبران لێ دەی بەدەستی کۆبی ئەو هەموو عالما 6 قبر لێ نادران ئەی کوڕیش من دلمی پیاو بوو هەلا بوو خالی خۆش بێخوا با بزانم مناڵ لە لانچێ ناون ئەدکو دەلانچ بەنان دیخۆ ئاخر ئێستا ئەڵەن مناڵی لە لانچێنەی خراپە و نازانم تەم بەلانچا گەورەکردن سەهێ ڕۆژەژنی هەندە چاکن مێشتانی تەواوە بەخۆ الحەمدلله شکر چاکن مێشتانی تەواوە ئەی کە دەچوونە دەرە جۆلانت هەم بۆ ناکە بابا گەچبانی ئیشەچی بکەین برێننی ئەوەمامەن جۆڵان دەسۆکن تا ئیش نەکرد ئەنژاندن ئەی باشە تۆ پێم بڵێ لە بێشکەیدا چۆن شیریان دەخوارد چۆن شیرتانەدانێت شیرمەدانی بشکەیدا ئەدیکو شیرمەدە خۆ من ئیلا ئەوە هەنە بێم شیرن دایتە منداری خۆ ئیلا شیری خۆمان داینێ ئیلا ئەوە هەینە بێەوە هەی ئەنە خۆش بووم ئەو هەم شیرە دایتێ نەخۆ ئیقودێن دو قۆی دەشما داینێ نەخۆ مندارێ مشیر نەخوادیا هەموو بەمشی خۆما بەخێ کودینە کوتە زەحمەت زۆر بوو بەس دڵەکە خۆش بوو خۆش بێتم ئیش مەکرد تا هێوا داتم و ئێ خەمم نەبوو پارنانکە عەزەک ئەم خوارد و لە مابی لە بەهەشتێمە ئەدیکو تۆ پێم بڵێ ئێستا مێرگە سەرت پێ خۆشە دی باو باپیرانم نییە دیکم پێی خۆش نە وەراتی باو باپیرانم نییە خۆ بەتەمانین بچنە شاری و ئەوان هەتا من مابنایم بسنەوە چەمیش مردم خوا حافزیان بی جێگاشتان خۆشە شکر والله هەتا من مابنایم گەمیش مردم با حەجن کە پێ خۆی کرد باشی من ئیشەڵا تەمەنت درێژە بێ لەسەر خێر بۆیان تۆ بەزانام هیچت پێکرێ لە ناو ئەم هیرێنە شینایی وشتانە هیچ دەکەی شەخشە چاکم ئاسم و دێم و ئەسم و سەرپەرشتیش ماڵەشەکەی ئیشەڵا ئیشەڵا مناڵەکانیش ساڵحن ئینشاءالله ساڵحن لیان ڕازی لە مناڵەکان والله ئینشاءالله خوا پێغەمبەریان لێ ڕازی بن خوا و پێغەمبەر تۆ دوعای خێریش بۆ ئێمە بکەی ئینشاءالله دوعای خێر لەم مسلمانانەکەم كاحمد بن السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير بي خير بسترسام یەک دووشتم بینی لە حوشەکەی جەنابتا ئێشیانەوە بوو نەوع بزنێکی تایە و کۆمەڵێک پەلەوەر باجارە لەو بزنانە و دەست پێ بکەم ئەو بزنانە چ جۆرە بزنێکن أو بزني سانية هولندية بزني شيرة ینی تایبەتە بە شیر بالله تايبته بشير ئەم بزنە ئەبێ لە ماڵەوە دایبەستی بە خێویکەی نەک بچێتە چێ و ئەوانەوە والله أو بكل شيء وشتي وانا عادي بناو مال بيت جو وينزا وتشرو أشتاني بديه ینی معدل لەبێ سەوزێ هەبێ بالله معدل باشە هۆڵندین چۆن نەزانن گەڵای کوردی بخۆن والله نازم يعني ولا لراهاتنا بالله ئەوە گەڵا دار بڕویانە دێ یا مازوو دار بروان دمي بالله ئەو لەوانەیە مازوو چاکتر مازو باشترشا بس المازولين اللي تياه اللي دور هي نبروا باش ئەگەر لە ماڵ دوورکەونەوە ناتوانن ئەخورێن چی ناتوان مرون ناتوان بسنا تيا لبر تيا رقة باشە ینی سمەکان ئەوە نییە کە بیکەیتە دەرەوە بەرگی ئەم چۆنەڵی ڕێگا و بانوشتە ناگرێت بەرگی ئەم چێوانە ناگرێت نانا بەرگی ئەو چێوان ناگرێت بە شوێنیان نەرم بێت ناتوان بستنە ئەو چێوان سموشتەکانیان ناسکە باشە ئەمانە شەڕۆک و بزنی ئاسایی ساڵی یەک جارەزێن ساری یەک جار دەزێن بەرام ئەگەر بە خزمەت من زووتر دێنەوە نێری و ئەوانە زووتر ئەوە بنەوە باشە ئەم بزنەکە بۆ خۆی هۆڵندیە ئەی چیەکەی بۆ نێری خۆ نێری هۆڵندی دەستناکە بەرە نێری هۆڵندی شەیە بەڵێ ئەوش هەیە کەواتە ئەمە ناکرێت کاتی تەگە بڵێ نێری تریان ئیلا بێ نێری خۆیان بۆ بێن بەڵێ نێری دیکەبی ئەکرێ بەس کارەکانیان جوان دەرناسن نابنەوە ئەسڵیەکەیان دەبی نێرەکەشیان هۆڵندی بۆ ئەوی کارەکانیان جوان دەرچن ئەوە بزن ئەی بابزانین ئەو قەلانە ئەو قەلە هەر قەل هەڵیەناوە یای دەواجینە ئەوە ئیدەواجی نەکردوتم تقریبا 2 مانگە بیکردم بە فەرقین بۆ هاتیە وردە بە خێومکردنەوە گەورە بووینە ینی ئێستا باڕن بە کوردی ئێستا باڕن بەڵێ تەمەنیا 2 مانگە باشە من کاوە سێرم کرد هەستم کردوەم زانی هەمووی مەیەیە نانە نێرە و مێ تێدایە ینی زۆر سەتا هەفتای نێرەیە بەڵێ دوایە بێ بە خرت بەڵێ ئەرەڵا وردە گەورە دەبنەوە بنا خرت باشە
ئەمانە کەی ئەوەن بایەوەکەن کە گەورە ببن و گۆشتیان بخورێ و ینی بە کەڵکی ئەوە بێکە بۆ سەر بڕین بشێ خۆی بە شەشمانجی باشە بن شەشمانجی بۆ سەربڕن کێشیان ناوی بیست و ماڵان قەل زۆر حەزی لە گوێزە گوێز حەزی لە گوێزە حەزی لە بەڕوە حەزی لە وێنجەیە دەخوات ینی ماشەڵڵا ئەوان ژوەکو حیوانی سەوزەیە خۆن بەڵێ بەڵێ هەرە لە ئێستا وێنجیان بۆ وردەکەم چاک دەخۆن جگە لە ئەو شتانە چی تریانە دەیە گەنم و جۆشان دەدەمێ ئەی مریشکەکانی کە بینیم مریشکەکە شەری دەواجینەوە مریشەکان بەرە مریشکە سوورەنە بەڵێ بەس ئەوە کە بۆ هێلکاوە بەس بۆ هێلکەیە ئەوە کە وردە وردە لە ناو ماڵیشە هێنە بن وەکو کوردیان لێ بەڵێ بەڵێ ئێستا شکوریان هاتووە ماشەڵڵا سەیری ئەو توانەکە هەر شیرنەوە بیخۆی بەڕاستی یاڕەبی ئاوەدان بێ مێرگە سەر مام سابر جان سلام عليكم. وعليكم السلام ورحمة الله بخير المساجد. سلامت بياخوا خەریکی سوینی تەوراسەکانی وانە باشە بەردە حەسان لەکوێ هێناوە والله بەردەحەسان برادر شەروێنن دەستەکران لە سەکران چونکە بێ بەردەکە تایبەت بێ وانە باشەلو برم دو تورداش شتی وارەوە باشە خاصێتی بەردە حەسانی بێت چی بێ بۆ تیخی قورآن بیگری باشە یعنی بیگری ئاسانی بگرێت یعنی باشە ئەی تۆ پێ بڵێ بۆ چەورەکە چی بەکاردێنی بە قورآنگای بڕوونەکەرە باشە ئەو ڕوندیکە چینە و زەیت ئەوانە بە عەمەل نایەن تۆ ئێستا تەوراسەکان لە سووە و دەستیشم لێ مویەکە ئەی چیان پێەکەی ئەو کاس لێ پێکەوە ئیشکارەی جاوە ئێستا بینەر خۆ چاوی لێنێڵە ئیش و کارەکەت چییە چوارێت ئەڵێ ئەو بینەرانەکە بینیوانەڵە ئیش و کارەکەی چییە ئەدی خۆ لە پێش چاویانە ئەزای چی ئەسپیندار ئەبێت تۆ بۆیان باسکەی تۆ ئەی بڕێەوە سپیەکەی بڕێتم پێشە ڕەمەزانێن بڕی ئێ ڕەمەزان بەسەردا پێ سپینەکرا ساما لێرە دام پۆشین داپۆشم بۆ وشک نەبنەوە ئەوت ئێساش لە بن ئەو حەسیری شتم پێدادان ئێ هێوارانش ئەم شانن هێواران ئەو پێداکرد باشە تۆ پێم بڵێ ئەسپیندار کەی ئەبێ بیبڕی کەی وەختی بڕینێتی بە قورآنزان لە مانجی دوو ئەوان دەست پێ بکەی باشە ئەتا ئەو وەختانە باشە خەڵفی چەند ساڵی تۆ بڕی ینی ئەبێ ئەسپیندارەکە تەمەنی چەند بێ لە حەب ساری پێگات حەب ساڵی پێچێ ئەگەر ئاردەکەی باوی حەب ساری پێچێ ئەوەی گەورەکە لۆ پوشی مبارەدە ئۆشتانە ئەڕوات ئەو هوردەی لۆ پوشی دەوازین و ئەهای بنجوس کەشتی وەڕادێخن ئەسپینداری باش ئێوەیە کە ڕێک بێ یا خۆماریەکە باشە لەو کەنەدیەی کەنەدیش هەیە بەرە کەنەدی بەس ئەو خۆماریە یان لۆ خانی و لۆکلی خاکەنە شتەی خۆماریەکە باش تۆ پێم بڵێ لەنا ئەو چڕ و چەم و بیشەیە کەی بڕی چۆنی دێنیەوە بە مەشینەوەی بە ئەمەلان لێوە چۆنی بارەکە ناخر بە عزیزان ئەوە موری گەورەی تیا ئەستورە بە ئەمەلان بارەکەی بە ئەمەلان ئەزەم خانی دوو کەشتێکەکەم خانوانی شەکەم دون خانوانە خانی کۆنیش دەکرد و هەڵی وەشێنی ئادەی مولێرە فرێدەم ئەیفروش باشە ئێستا ئەسپیندار هەمووی وای لاتۆ بەس بۆ پوشی مبڕیدۆ ئەوانە بەکاردێت بۆ دەواجینی ئالۆ ئەو شتانە لۆ خانوشتۆ بە عەمەل نایە کەس خانیشتووە ناکات ناوەڵە ئەوەی کە یکایە ئێستا هەمووی سەری سەقف و هەمووی چیمەنتۆیە سەقف سانەویە هەدی ڕاستە ئەسپینداری بۆ خۆت دەچێنی یا دەکڕیەوە ئەکرمەوە وەڵڵا دەکڕیەوە بەس ئەم چەم و چۆڵە جاران ئەسپینداری زۆر چاکی هەبوو بە ناوبانگە ئەم مانتیقی بۆ ئەسپینداری ئەسپیندار بەس ئاو نەماخۆ لە بەس لە چیوەی دێ لە ئارانەی و تۆ چیوەشی نیچاکیە ئەسپینداری چاکیان چیوەی سەری چیوەی خوارە نەیما ڕاستە بەرە هیوادارم لە ئیشیشمان نەکردبی ئەو تۆزە وچانە هەر داهانیشی بۆ تەوراسەکانش بدە بدات دوای بێنە ناسم کۆرە بن ئەی کاک حاجی تۆ چۆنی والله زۆر باشم سپاس بۆ خۆی ئەی بابزانم تۆ بە چیوە مەشغوڵی کاک حاجی والله من بێئیش و کارم ئارێ چیش منەگە برێکایی مەزبور پێ بکەی شێ بکەمات مەزبور پێینە لە خوای بەزیادی و لۆ ڕۆژ بەسەر بنێژ دێمەکرد مام سابیری دەمەش تا ئەگەر فزولی نەبێ بابزانم
باسی چ دەکەن هەر حتمما پێکەوە سەرگوسشتتان هەر دەبێت وەڵا لەم سەری دنیا نایبن بۆ سەری دنیا بەحسی زۆر شتێکەکەین براوە هەموو شتی بەحسکردن یەکەمە بەحسی بکەین لە بەس تۆ شتێکی بکەن هەنی شتێکی باسکەن کە دڵخۆشتان کاوەنا کورە باسی خەمی دنیا ئەوانە نەکەی باشە والله دەخوا بەشی ئەوەشە باسەکرێت کوڕە بەشوی خەمی دنیای هەندە خوا گەورە هەندەی نەداینێکە خەمی پێ بخۆین خەون لێ نەکەوی ینی ئەگەر ئینسان ئەوەندەشی نەبێ هێشتا خۆت مرتاحتری لەکن خوای ئینشاءالله نزیکتری مرتاحتریشی یعنی ئینشاءالله خوای گەورە تۆ بیر بێکمەتە بیت بەس ئەگەر زۆرتەی باوەتە بی خەو دێ ناکەوی ئینشاءالله خەویشان ناکەوی ئەوەی بەڕەحمەت دابی ئینشاءالله خەوی لێ بەڕەحمەت ژیار بخوای گەورە قەت خەوی لەکە هەر ژیانی نەخۆش بی ئینشاءالله خوای گەورە ئێوە موفەقە کە بە ژیانی خۆتان شکر و سابیرن ئەوەش بە خۆی بەڕاستی ئەوەش ئیمانە قورآن زاخۆت یعنی الان ئەو لەو تااقەتی لەو تەمەنێ من حەقوێنەوە ئیشێ بکەم نانە بەڕاستی مامەستا من ئەلعین دانیشتێمە بەس بە قورآن ئەگەر ئیشی نەکەم من دارمانە برێم خوێن نوشتیوانە تەواو کردیان ڕاست ژنیانانە ئەگەر برێم یارمەتیانن یارمەتی تاعین نەبوونە مامۆستانات دەبی ڕۆژ عمل ڕۆژ عملیش نییە خوای گەورە مەحفوظتان کات سەلامەت بنیان عیبینەوە بێشە خۆی ڕازینەوە یاخوا بەخێر سەرساوانە کاکە عەبدولخالق ماندوو دیاری وڵا خەریکی کاری فەلاحەتیم بە تایبەتی ئێستا کاتی ئەوێ سیستەمی قەترەدانین نەمامەکان سەراو بکەین باشە ینی تۆ ئەم نەمامانە بە قەترە ئاوەدەی بەڵێ لەبەر چەند هۆکارێک بە تایبەتی کەمی ئاو لەم ساڵانەدا ئێستا ئیکەینە قەترە هەروەها بژاریش نایەنێ جاکەڵە نایەنێ بەڵێ ئاوێک کەم بە فیڕۆچێ و نەمامەکان ئاوا سوودی زیاترە لە منتیقەی ئێمە باش باسی ئەوەکەن کە هەنجیر ئەم ساڵ زۆرینەی وشک بووە بزانام لە مێرگە سەرێژ تووشی ئەو ئافاتە بووە بەرێرێ وڵا بە تایبەتی نەمامی هەنجیر لەگەڵ هەنار هۆکارەکەشی بەڕای من بۆ چەند شتێک گەڕێتەوە جگە لە سەرماکەی دو-سێ ساڵ پێش ئێستا وشکە ساڵی بوو نەمامەکان بەرگریان کەم بوو دەردی زۆریان گرت بوو ئەگەر ناخۆ ساڵانش ئەم سەرمایە هەبووە لە منتیقەیەمە بەڵام نەمامەکان بەرگریان کەم بوو بۆ هۆکارەوە سەرماکەش لە یەکەوە هات نەمامەکانی وشکردن باشە ئێستاشێ ببینیاڵێ بۆ جلکیشی لە بەرانیە وڵی هەرەوە بەڕێکەوت لە ناوارزی بووم بەڵێ لەبەر ئێسامە تۆ پێم بڵێ ئەمە جلکی ئیشی تۆ یا هەر فعلەن جلکی ئیشت لەبەر نەکردێ وڵای ئێستاوان جلکی ئیشە لە بەرمدا بڵێ ینی تۆ هەر ئاوا ئیشەکەی شڕواڵ ئەوشتانە لەبەر ناکە ئەرێ وڵا لەبەرەوەی گوندە بەردەوام نازانی کەی کارت ئەبێ کەی کارت نابێ بەردەوام دەبی جلیش لەبەردا بێ ئەما دەبی باشە وتە دێسامە وردە وردە قەتریان بۆکەم ئەم قەترێش حتمما بە مزەخەیەک بە شتێک هینیەکەی ینی بیرە ئاوەکەی بەڵێ ئاوەکە بیرە بیری سووری بە دەستگای سووری لێمانداوە هەروە حوزیشمان بۆ کردووە ئەگە حوزەکە لە شوێنێکی زۆر بەرزبێەوە پێویستی بە کارەبا نابێ قەترەکە بەڵام حوزەکەمان زۆر بەرزنیە لە ئاستی عارزەکە دەبێ ئەو کاتان کە کارەبا دێتۆ مزاخەکەی بۆ پێەکەین و بە یەک جارێ هەموو نەمامەکان ئاوەدرێن باشە ئێرە بۆ چ جۆرە درەختێک زۆر باشە وڵاهی پێشان خەڵکی ئێمە هەنجیری نەئەڕواند لەبەر هۆکاری سەرما و بە تایبەتی پێیان درەختێکی نامەوە بووکەم کەمایان ڕوان بەڵام ئێستا بۆ بەرهەمی هەنجیر زۆر باشە لەگەڵ ترێ هەنار باشە ترێی دێمی زۆرە لە منتیقەیە بەس ئێستا سێرەکەم وردە وردە هێنشتان کردووە وایەتان لێ کرد ئێستا مێوش ئاوەدەن بەڵێ مێویش ئاوە دەین بەڵام زۆر ناوەکو درەختەکانی کە ئاوی نادەین بەڵام حتمما ترێی دێمی باشترە کەم مەسروفترە و خۆشتر و باشترە کاک محەممەد جەنابەت دانیشتووی مێرگەسەری ئەمانوێ لە ناوی مێرگەسەرەوە دەست پێ بکەین ناوەکە ئەزین کوردیە بەس مێرگەسەر ینی چی و ناوەکەی لە چیوە هاتووە پێشش بەخێر بێن مێرگەسەر لە بنەڕەتدا لە مێرگەوە هاتوو مێرگی سەر و تەوان نێرە پێش بڵێن 30 ساڵ یان 100 ساڵ بەر لە ئێستا مێرگی زۆر بووە ئاوی زۆر بووە باغ و باغاتی زۆر بووە مێرگ شتەکانیشی زۆر بوون لەوانێ دەدوازەکانی لێبوون شوێنێکی بەراو ئەو بۆ ناوەکەی لەوە هاتووە مێرگیش سەر بووە
ئەمە ناوەکەی ئەی بابزانین مێژووی دیارە مەسەن مێژووی ئاوەدان بوون بەڵێ مێژووی ئاوەدانکردنەوە بنیانانی بخۆی لە بنەڕەتدا گوندێک نەبوو بە ناوی مێرگەسەر ئێمە هەمومان دانیشتی گوندی هەرمچین هەرمک لە بنەڕەتدا لە سەرژمێری ساڵی 1950 هەر بە هەرمک نووسراوە یەکەمین پرۆسی ئاوادانکردنەوەی مێرگەسەر لە ساڵی 1950 دەستی پێکرد یەکەمین ماڵ هاتۆتەوە لە مێرگەسەر نیشتە جێگۆچکە پێشتر ئێرە زەوی کشتتوکاڵی خەڵکی هەرمک بووە ماڵی عادل سلێمانی هاتوونە تێرە لە ساڵی 50 یەکەمین جار دواتریش لە ساڵی 70 بۆ هشتا کە جادەیەکی سەرەکی لە سەرچاوە بۆ غەلیفانی لێرەوە ڕۆیی بەناو زەوی کشتتوکاڵەکانی خەڵکی هەرمک دەهات کە زەویانی پێدەگوترە مێرگەسەر بەشێکی زۆری خەڵکەکەی دابەزین بۆ ئێرە دواتریش دوای تێکچوونی گوندەکان و کاولبوونی کوردستان بەگشتی سوتماکردنی خاکی لەلایەن ڕژێمی بەعسەوە گوندەکان هەمووی تێکچوون و دوای ڕاپەڕین ساڵی 92 دەتوانین بڵێن مێرگەسەر وەکو گوندێکی هاوچەرخ ئەو شێوازی ئێستا دروست بوو خەڵکەکەی کە هاتنەوە گوندەکانیان ئاوادانکردنەوە کەمترین ڕێژیان چوو بۆ هەرمک ئێستا هەرمک کە گوندی سەرەکی ئێمەیە لەوانێت 4 بۆ ماڵی لێبێوانش ئاژەڵدارن کەتی زۆربەی دانیشتوانی مێرگەسەر و هەندێک دانیشتی گوندەکانی کەش هاتوونەتە ئێرە دەتوانین بڵێ مێژووی دروستبوونی مێرگەسەر لە ساڵی 1992 دەست پێ دەکات کە وەکو گوندێک ئاوادان کراوەتەوە و ژیانی لێ بەردەوام بووە باشە با بزانین ئەمانە کە بڵێن مێرگەسەریان پێکێناوە بنەماڵی جیاوازن عشیرەتی جیاوازن یان بە پێچوانەوە هەمویان یەک عشیرەت و چەند بنەماڵەیەکن لە ڕاستیدا مێرگەسەر وەکو شێوەیەکی گشتی هەمان یەک بنەماڵە حسابین هە چەندە لەوانەیە چەند تیرە و تایفیەشی جیاوازش بین بەڵام یەکێک کە بەشداری خۆشی و ناخۆشەکان بوو لەگەڵ تایفی یان تیرێشکە جیاوازی ناکە هەمومان کەسیەکین هەمومان برایەکین بەڵام حتمما هەموو شوێنێک لەوانەیە خێزانی بێت تیرەشتی جیاوازەوی خێزانەکەی لە شوێنەکە بێ پیاوەکە لە شوێنێشکە بێ بەڵێ تیرەی دوو تیرەی سەرچین لە مێرگەسەر ماڵی شۆخاڵە و ماڵی شۆخاتاهێرین چەند تیرەیەشکە شێ بڵێم کەم لەوانێت 4 ماڵان 7 ماڵ بن بەڵام دوو تیری سەرەکی کە لێرە هەند پێمان دەڵێن ماڵی شۆخاڵای یان ماڵی عاجستەهێر یان بەکرەیانی وەکو تایفیەکی جیاوازین بەڵام الحەمدولیلا کەس جیاوازی من ناکە ینی با بزانم من بانی زوو هاتم کاتە مێرگەسەر جگە لە جوانیەکەی دەیەکی ئارامە زۆر با بزانم لە ڕووی کۆمەڵایەتی و ئانەشە فعلەن دەیەکی بێ مشکلە و بێکێشەیە لە ناو خۆیان لەگەڵ دراوسێدەیەکانیان الحەمدولیلا مێرگەسەر ناوبانجی بۆ ڕۆشتەوە کە هەم لە ناو خۆیان داتەبان هەم لەگەڵ گوند و دەوروبەریش داتەبان الحەمدولیلا ئێمە لە زیاتی و کێشەکانی ناوخۆمان حەلکەین بە خۆشحاڵیەوە خەریژی حەلکردن و چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی تری و گوندەکانی کەین هەر چەندێک کەمیشە بەپێی ئەو توانایی کە هەمانە خەڵک و گەنجانی ئێرەش بوونەتە پێشەنگ بۆ هەموو جۆرە کارێکی خێرخوازی بێ کارێکی هاوبەشی بێ هەرەوەزی بێ الحەمدولیلا کێشەمانی الحەمدولیلا بازان ئەو جادەیە کە دەیەکەی دوولەت کردووە خۆ دەڵێ قاشی کردووە باشە شەقی کردووە با بزانم ئەوە بۆ بە خێر و بەرەکەت بۆتانیا بۆ بە کێشە بۆتان طبعا وەک هەموو شتێکی ئەو زەوی هەموو شتێک چاکە و خراپی هەیە ئەو ڕێگایە کە هاتۆ پێشێکی بۆ تا هۆی ئاوادانکردنەوەی ناوچەکە کاراسانی ڕێگای هاتووسۆی خەڵکی هەروە بەنرخکردنی زەویەکانیش یان ئەگە زەویەک زادی بەتەنشدا بێ یان بەڕۆخدا بێ حتمما بەنرختر دەبێت بەڵام کێشە گیرگرفتی زۆریشی بۆ دروست کردووی ڕێگایکی سەرێکی نێوان دهۆک سلێمانیە ترانزیەتی پێدا دەڕوات بار هەڵگریشێک جا زۆری پێدا دەڕوات بەڕاستی ینی بوونەتە کێشە گرفت بۆ ئێمە باڵهەڵگرەکان هەم لە ڕووی هەموو خەڵکمان دەزانانی وشی فێرکی کردی بەدەزانانی کێشی باڵگرەکان چۆنا هەم لە ڕۆیشتندا وەکو بڵێ وەکو پێویستین و کێشە بۆ خەڵکی ناوچەکە وشی فێرانی تر دروست دەکەن هەم بارەکەشیان وەکو پێویست نییە و قرسە و لە ڕادەی دیاری خۆی تێدەپەڕێن و دەبنە هۆی تێکدان و تێکچوونی جادەکە ئەو جادی کە تێک 1990 بەهۆی ئەو باڵگرانەوەیە کە بەخۆشتان دەزانن چۆنە و بێخزمەت گوزارترین شەقامی سەرێکی لە کوردستان
کاک ڕێبەر مەشغوڵ دیاری ئارێ وڵا تۆ پێم وڵە لەم گوندی مێرگەسەرەیە تۆ بەچیەوە مەشغوڵی وەڵا هەر بە ئیشی حەفارێ و ئیشی ئەوەیە و تۆ پێم وڵە چیت هەیە ئێستا وەڵا ئێستا تەمامویە چم بیرێک هەڵکەنم بیری مرافق لا توتمە بەڵێ هەر بە ئەمە هەڵیەکەنی و داشێنێم بەڵێ بەمە داشێنێ یعنی تۆ وەکو مەحەل و ئەوانەت هەیە بەڵێ بەڵێ ئیشوکاری ئەم منتیقەیە چۆن بەخوا ئەم ساڵ زۆر ستا دەگەر پار زۆر فەرقە ئارێ وەڵا زۆر زەعیفە یعنی تۆ لێرە بێ حەفارەت هەبێ بێ گەڵابەت هەبێ ئەمان هەبێ ئارێ وەڵا بەس من ئیشەکەدامە زۆر ستا وسا زۆر ئاخر دەرەجێ ئارێ وەڵا ئەی ئەگەر لە ساڵانی ڕابردووە تا چەند ئەم ئیشە ئەوەنە باش بوو کە تۆی دڵخۆشە کرد پار پێرار زۆر باشتر بوو ئارێ وەڵا زۆر ئەی لە دوکانەکە چیترت هەیە وەڵا بیناسازی هەمووی هەیە ئارێ وەڵا لا لم بگرە کوڕە هەتا داروبەر کارە بە هەموو لێرە تا خەڵک تا چ شوێنێک ئاوا بەرەو بالیسان و ئەولایە ئاواش بەرەو خوار تا کوێ خەڵک دێ شت لە تۆ کڕێ وەڵا هەتا ئەشکەوتە ئارێ وەڵا لێرەش هەتا ئەشکاتە ڕوویمە ئارێ وەڵا دەی خوای گەورە ڕزقی باش زۆر بەخێرێ وەستا سەلام عەلیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير سپاس دەکەم ئێستا بە تۆڵن وەستا بزانم وەستای چیت وستاي نزارم تخت ودار يصبي سەب جاران سەب بەس تەختەکانە بەست ئێستا وەزانم شیشەکەشە بەست والله بپێی جێ ئەگۆڕێ لە سنووری هەولێر نەوعاکە سنووری سلێمانی نەوعاکە تۆ لە بینی هەولێر و سلێمانی بابزانم لە بینی هەولێر و سلێمانیا تۆ چی والله لێرە شیش و تەختەیە هەولێر بەس تەختەیە شیش بەجیا سەب بەجیا لە سنووری سلێمانی تەختە و شیش و سەب هەمووی پێکەوە ئاباسی نەزار بە ئێستا مە لە بینی هەردووکانین یان نیوە بە نیوە ئاباسین وەستا بۆچی ئێوە بێ دایمە جلوبەرگێکی هین لە بەرکەن هەر ئەمە پرسیارە وەڵامەکەیم دەستکەوێت ئەبێ جلوبەرکان ئەندازەیەک ژەنگاوی بێ ئەبێ جلوبەرگتان تۆزە ڕۆناوی بێ ئەبێ جلوبەرگان تۆزە شڕ بێ وڵی ئیشەکەوە ئەگەر ئەو تەختە ئەگەر ڕوونی پێدا نەکرێت زوو دەشتێت ئەو ڕوونە پێدا دەکرێت لەوەی سیڕوی کا لێ دەکەیەوە نەشتێت بۆ ئەم جلوبەرگتانەڵم بۆ ئەو جلوبەرگەکە باری دەکەین نوشتیوە دەکەین ئەو ڕوونەی تەختەیە بەمەوە دەنووسێتەوە تۆ پێم وڵە بۆ ئیش و کار تا کوێ ڕۆی واللهی چوومە هەتا شێوان مەزن حدودی تورکیا ئارێ وەڵە لەوێ چوویمە چۆمان یعنی ئەوەندە ڕۆیشیمەوە کاسبێ دەبی بە دووی دابسین پێچێ وەستایکی باش والله سپاس بەخوا لە منتیقەی هەموو دەمناسن بەڵێ خۆشەویستان بەم شێوێ لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوامە بین لە گوندی مێرگەسەرین ئاوادان بێ مێرگەسەر السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. جادب طبعا اوي لبيش سلامي بكا خيري زورت البول مسري يعني دستي بيش والله اذا نازل اي بلاي وعليكم السلام ورحمة الله وبركاته دقاتي بودن نسري دي يا اخوا ششقات بوتو بالنسري من بيم خوش خير بوتو زور بالنسري والله مشان بيم خوش دله بو خو بو براي مسلمان بو ست بي خوش بو براي مسلمان شو بي خوش باش تو بيم بلا اما تقدري بو اما شانسي بو او تو امر من هاتو من برگسره تو شاتو من برگسره دای باشه اگر دزانی من دیمه مرگسره تو بودی ای والله نمزانیوه دای پرسیار بس ذاتی خو نمزانیوه باشه لو كنت ناقر سوديريا نخير ناو كسوين يا برا من ساعات 4 وشارك وليرم جابو اخوتو ناكا بيجنوجكش هن والله لا زور شوي انا والله الحمد لله بيجنوجكش والله خيري دو خير كاك رسول دنقو باسط كاك في وين السلام عليكم شو شاي
باسی باشی دەنگ باسی کاک ڕسوول والله ژی کەڵین دەخوای بەزیاد تاوان بینەرانی خۆشەویست ڕاستەکەی ئێمە لەگەڵ کاک ڕسوولی دەمێکێکترێ ناسیب وانە هەروایە خەباتیشم پێکەوە هەیە هەیە باشە کاک ڕسوول جان هەر بەجددی چۆن ئەمڕۆ هاتووە مێرگەسەری واللهی دیار بوو قسم دەگەڵ برادێکی بوو نەهاتبووم بۆ ئێرە گوندێکی جوان و ژی کەڵاش گفتم بابسم بەڵام کێ دەستان ڕادەوەشێنی ئەتو چێ کاکە لەگەڵ ئاوە لەگەڵمێ ناکە نا منداڵ خۆشەویستن زۆر باشە لەکوێ بووین وڵا قوربان لە ناگوندی تۆزە گەڕاین و هەندێک مقابلاتمان کرد زۆر باشە تو بە جۆری سعات سوار لێرەوی کەڵەبابی خۆت بەلەپان لێ ناوە یعنی سێ مقابلات کردووە وڵا تقریبا نیوەی بەرنامەکەم کردووە کاکە ئاوارەوە بزانە بۆ خۆی ئامارەیە ئەمە تازە هاتووی کاکە مێ پێش دا بە مێ پێش بۆ خاتری ئەزانی کاک مێ پێشە لوتی ئاوەی لێت بەخوار بە ئاوارە بەقسەوەی مەکە ئاوارە بەقسێ لەوەی بڕۆ پێش لە من مەیە پێش ئەوەی بێن سەرجی کەڵە باشە کاک ڕسوول خۆت تەبەن تۆزانی ئێمە چین کەناڵەکەمان چێ و بۆ خۆشم ئەلحەمدولێ من کاک ڕسوول تۆ پێم بڵێ چەندێک ئاسوودەی لەگەڵ ئەم بەرنامە وەڵا زۆر خۆشە کاتێک مەسەرەن دێ ئەو گوندانە سروشتی جوانی گوندەکان دەبینی خەڵکیشی میوان دۆست خەڵشێشی بەڕێز دادەنیشی زۆر جارەوەی خواردنی کوردەواریش دەخۆی ئەدەبا لە ئەوش لێ بپرسم بزانم تۆ بۆ ڕێکپۆشی ڕێکپۆش ئەی کوردجا من نەروامە من ها چاو لێە ڕێک بڕنەوی عەفدا باشە تۆ پێم بڵێ بۆچی گۆرەویان پانتۆڵی لەناو گۆرەویان هەڵدەچێت زۆر باشە ئینسان کاتێککە هاتی دەبێت خۆ تونند و تۆڵبی چاوی من تێگەشتی نەک شل و شۆق تۆ یەک زۆر بەکاردێنی لە ماڵە خۆدا چۆنی لە باڵە خۆدا چۆنی لە باڵە خۆدا لە بەدەنێ خۆدا چۆنی مەسەلەن ئێستا تو لە باڵە خۆدا چۆنی دەنێوزگێدا من شکر زۆر چاکم دە زۆر چاکە دەزانین چێنە خۆی ئینسان ئەگەر دە پاڵە خۆدا چاک بوو دەبێ هەمیشە شکرانی خوای گەورە بکەی چونگاتی ئەگە دەقێشی نەخۆش بی دنیا لێوەیەک دێتەوە تێدەگەی هەموو سەروەت و سامانی هەموو دنیاتە بێ ئەمە ئەگە دە باڵە خۆدا چانەبوو وەکو هیچ نەبێ ئیوایە خەڵکەیە ملوێن لێرە خەڵکەیە لەسەر پارەی دەنوی تێگەیشتی کەچی هەچ خواردنێکی خۆشە لێ مەمنوعکراوە کاک ڕسوول هەستەکەم خەڵکی بەعام شتێکی تۆشان زۆر پێخۆشە دوعاان دەکەی و باسی خوای دەکەی دەبێ هەروابین ئینسانی ئینسان ئەمە کەسێک ئەمەی دروست کردووە لێشن دەپرسیتەوە دڵنیا بە ئیوا فێڵێ لە خۆ دەکات دەڵێ خوا بەڕۆحمە ئێکوار بەڕۆحمە چاوی من ئەما لێ پرسیینەوەشی هەیە گەرنە ئازابێ بەڵام هەم لێدان و کۆڕاتەوەزم بۆ دەکات دەوێت چیەوە تۆ پێم بڵێ بۆچی تۆ ئاوا بەعاو بە زمانی هین بڵێم بۆ تۆ پیاوی لۆکاڵی لە مەتیقی خۆ ناڕۆیە دەرێ دەبچۆ هەندێ مەتیقەتی کەش بگەڕێ دەڕۆم ئەو سەری خۆت هەڵگرە و ناوا دەکەم ئەوە دەگەڵ ئەو کامیرەمانەکەی منە هەری وا بزۆزێ نایخاتە عەرزێ هەروە ئەوە دەیهەبێ ئیبداحکە دەڕۆین بە گوندەکانیشدا دەڕۆین تێگەیشتی ئەو جار لە شار باشی ڕاپێدا دێن قوربان هەتا ئەو شوێنەی کە دەڵێن بڤەیە ناچی نەوێ نانێندە شوێنەیە بڤەیە چۆن وەنیا باشە تۆ پێم بڵێ ئەی تۆ جلەکان لەکوێ بە دوورین دەدێ ئاوا بەم تەرتیباتم دەزانم ئەو قسانە لە شوێ دەکەی با شتێک لەسەر ئەو جلانە بۆ باسکەم ئیوا دەڵێ ڕەش ئەوە کەی مۆدیلی ئەوەی ماوە لەوەی دەزانم بۆ تێگەم ئەگە بزانی با و باپیری مە ئاواش یاون وێنە سادە ئەمانەشان هەمووی ئارەق و چاوت لێ بێ سادە ژیاون بەڵام دڵ و دەروونێکی باشیان هەبووە یعنی ئەها فزولی و چوزانم خۆ بەزرزانی نەبووە تێگەشتی کاک ڕسوول شتێکیش بۆ کەناڵەکە ئێمە بڵێ خۆ بزانێمە بەرنامە ئاوەدان بێ و کەناڵی ئاسمانی پێ وەڵا سلااو لە هەموو کارمەندانی پەیام سلااو لەو بەڕێزانێکی ئێستا پیان دەگوترێ سەربازی ون وانە ماندوو نەبن دەستان خۆش بێ من یەک دو جاری هاتوومە کەناڵەکەیەوە داکشاوینە قسانیش وایانەنا ئەمن لە خزمەتی وەدام خی گەورە سەرکەوت و مەحفوستان کە ئیشاءالله ئێوەشڵا سەرکەوتوو بێت سپاس دەکەم چاوەکان بەشی لای دەڕێەوە بۆ ئەوەش مشکلەیە ئێستا خۆی دوو ڕێ هاتێ و ڕێ نەهاتێ ئەزانی چی تۆ هاتووی ئیشەڵا لە نەهاتێ ناڕۆیەوە باشە ئەوە مشکلە نەبێ وازم تۆ زوو تەواوی و زوو دەڕۆێ بەخوا من واز و ناڕمەوە ئارەوەڵە ئارەوەڵە فەقیری کاکە ئەوانە هۆ
ئەوە ئەڵێن نەگەشتون ئەو ڕۆژەی دەی دانێکمان بە 10 ساڵی ڕاوە دەگەڵ و ناکرێ لەگەڵ و ناکرێ ئەمن پێم وایە دەگەڵتم تووشی فەڵتان دەبم دەبێ بڕۆم دەیخوا دەیخوا سەر چاوەکان ئەلێکم سلام علیکم ماشاءله ماشاءله زۆر جوانن ماشاءله ئەوە بە بۆنێ چیەوە ئاوە خۆتان گۆڕیوە لەبەرەوەی کە بەرنامە ئاوادان بێ هاتووە نیە باشە ئەوە پێویستی بەوەکە وەکو مناسبە تەماشایکەوە نیە وەکو مناسبەتێکی خۆش دەست خۆش زۆر باشە ئەمە چیە بەدەستمەوە فودانە فودانە زۆر جوانە ئێمە فوی تێەکەین باشە ئێستا ئازانی چیەکەین هەر یەکەی دانەیەکتانە دەمێ بە یەکەوە هەمومان بە یەک جار فوی تێەکەین بزان چێ زۆی تەقێنێ باش ئەوە بۆ تۆ بۆی ڕەنگا و ڕەنجیش بێ باشە ئەوە بۆ تۆ ئەوەش بۆ تۆ کەوتە خوارەوە مشکلە نییە هات با تەوزیعیکەی ناوە با تەوزیعیکەین ئەمەرە تۆ چی پێیە ئەو سوورەش بۆ تۆ ئەو بۆ تۆ ئەوەش بۆ تۆ ئەوەش بۆ تۆ ئافرین کە جوانیت دەی بۆ ئەوە ڕاوەستە بەس جارە هین نەکەن بابزانین ئەوەش بۆ تۆ ئەوەش بۆ تۆ باشە باشە من عفوەکەن یا منش ئەبێ فوی تێکەم منش فوی تێکەم یا عفو مەکەن عفو مەکەن یا تێکەم عفو باشە ئەسانی چیەکەین ئێستا کەوتم 1 2 3 بزانم چێ زوو پڕێکاوی تەقێنێ باشە بەس ها شتی پیان نەکەم بی تەقێنن ئەبێ بە فو ئافرین دەی حاضر بن هەمووتان بەس جارە پەلە مەکەن حاضر بن 1 2 3 ئافرین 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 شۆڕشی میزڵانە ئافرین بۆ ئێوە دەی ئافرین ئافرین ها دانێکیش بم بە تۆ ها ئەوەش بۆ تۆ ئافرین 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 زۆر باشە زۆر باشە دەستان خۆش دەست خۆش چێ بوو یەکەم کەس تەقی چی بوو هیلاک بووی ئەی لەگەڵ تەقانی فودانەکە ترسای باشە ئەی دووەم تۆ تەقیوانە باشە تۆش ڕاپەڕیت ڕاستڵە چی کە تەقی بەقوت بووە باشە یارێکی خۆش بووانە یارێکی زۆر خۆش بوو باە چین قوڵەکیش هەڵگرین باشە دەی تۆ هەر فشە فشەیەوە چیەوە دوا کەوتوی دووە دەبە یاک سەلامیش لە بینەران بکەین دەی هەمومان دەست
کاکە عەبدولەتیف حتمما تۆ لە گوندی ژیاوی و لە شاری ژیاوی با بزانین جیاوازەکانی نێوان گوند و شار چییە؟ زۆر سپاس بە خێراتنتانەکەم خۆشحاڵم کاک پەیوەند ڕاستی وەکو لە شار ژیابم لە کاتی منداڵیم لە شاری ژاوم نازانم یانی ئەوە بەبیر نایە بەسەوەی ئێستا هەست پێ ئەەکەم بێگومان جیاوازەکە گەلێک زۆرە تەمەشای ژیانی لادەیەەکە هەم ژیانەکە سادە و ساکارە هەم سروشتەکی جوان هەم جەوەکی هادە لە شار ئەوە نیە ڕاستی لە شار تەمەشاکەی ژاوە ژاو و ئیدی کۆمەڵێک شت هەیە لە شارکە لە گوند نییە لێرە بەیانیان خەبەر دەبێتەوە لە دەنجی دەیان بولبول و دەیان باڵندەی دەنگخۆشەوە کەواتە تۆ ئێستا ئاسوودەی کە لە مێرگەسەریەوە نییە ڕاستی زۆر ئاسوودەمە یعنی من دەرفەتی شارم بۆ ڕەخساوە وەکو خۆم نەکرد من ینی بەدەیان کەس دەرفەتی شاری بۆ ڕەخساوە هەلی کاریشی دەست دەکەوێت لە شاری بەس ڕاستی ناتوانین دەستبەرداری ئەو سروشتە جوانە و ینی ئەو ژینگە خاوێنەی بی لە گوند ئەزانی ئێستا مەکە بەرنمەیەکی وەکو ئاوادان بێ ئەەکەین جگەل لەوەی کە ڕاستەکەی خۆشمان چێژی لێ ئەەکەین واروەها جۆرێک لە جۆرەکان ئاوردانەوەشە لە گوندەکان ئەنجا خەڵکی شاریش ئێستا زۆر هانمانەدا زۆریان پێخۆشە بەڕێی تۆ هۆکاری ئەوەی کە خەڵک لە شار چێژ لە ئەم جۆرە بەرنمەیەکە چییە؟ وڵا هۆکارەوە وەکو باسم کرد تەمەشای ژینگەی شاری ئەەکە ئێستا بۆ نمونە ئەگەر تەمەشای ژینگەی شارەکان بکەیت تەمەشاکە ینی بەس دوو کەڵ و بەس ینی ژینگەی زۆر پیسە بەس کە دێتە گوندی کابرا تەمەشاکە ئەو ژینگە جوانە هەیە بۆیە حەز بۆ بەرنامانەکە من هەر پێم خۆش بڕاستی لە نزیکەوە جەنابیشت ببینم یعنی بەرنمەکەی ئاوەدان بێ لە کەناڵی پێیان بەڕاستی بەرنامەی سەرکەوتووە سەرکەوتنەکەشی لە خودی بەڕێز دەگەڕێتەوە دەستخۆشیت لە یەکەم وەتەرجیعیش دەکەم و پێم خۆشنی ڕاستی واز لەو بەرنامەی بینی بە هەر هۆکارێک بێ پێم خۆشە و بەرنامەی بەردەوام بی لەبەرەوەی بینەرێکی گەلێک زۆری هەیە کاک پەیوەند ینی ئەگەر بەراوردی ئەو بەرنامەی پێیامی بکەین بە کەناڵەکانی دیکە ینی ئەتوانم شایدی ئەوەتان لێ بدەم لە بەرنامەی هەموو کەناڵەکان سەرکەوتوترا بۆیە داوات لێکم بە هیچ زۆرێک ئەو بەرنامەیە نەبڕێ لە پێیامیانی بەردەوام بێ من سوپاسدانەکەم سوپاسی جەناب تێکەم هەروە سپاسی خانەوەکە دەکەشت دەکەم کە ئەمڕۆ ڕاستەکەی زۆر لەگەڵ ئێمەماندوو بوون هەروەها ئەزێتێکی زۆرتان چێشەوە خی گەورە بەرەکەت بڕژێ بەسەر ماڵ و ژیان و حیاتی جەنابتانە و هەروەها خانەوادە دیشڵا سەلامەت بێ و ئیش و کاریشت دیشەڵا بەرەکەتدار بێ بەڵا خۆشەویستان بەم شێوەیە لە دەڤەری خۆشناوەتی و لە گوندە جوانەکەی مێرگەسەر بەچێتان هێڵین تاکو و بەرنمەیەکی دیکە و تاکو و گوندێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ